کورسات مەگەزین سڵاوتان لە بێوارەتان باش بێت کۆمەڵە بڕکە و بابەت و هەواڵ و زانیاری ئامادەی بە یارمەتی هاوکارانم پێشکەشتانێکم دەستپێکیش ئەچینە شاری کەرکووک و باس لە خولی هەشتەمی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقا مەکەین کە بۆ ئەم ساڵیش دەستی پێکرد دیارە با دەیان شانۆکار و چەندین کەسایەتی دیار ئەم خولا دەستی پێکرد و چەندین شانۆی زۆر تایبەت تاوەکو ئێستا ئامادە کراوە و لەگەڵەوەشە توانراوە کە نمایش بکرێت دیارە لە کەرکووک 20 نمایش هەڵبژێراون و لەگەڵەوەشە لە 14 وڵاتی جیهانەوە توانراوە کە شانۆی بهێنرێتە کەرکووکی خۆشەویست و لە نێو فستیڤاڵ و چالاکی ئەم ساڵە بەشدار بن. لە کەش و هەوایەکی پڕ هونەریدا بە ئامادەبوونی پێکاتە جیاجیاکانی کەرکووک بە دروشمی پێکەوە ژیان نمایشکردنی چەندین چالاکی هونەری و هەڵپەڕکێی پێکهاتەکان خولی هەشتەمی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام کە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕێکخراوە لە پارێزگای کەرکووک ڕاگەیاندرا. وەکو سیاسەتی جەنابی کاکە حەمە وەزیری ڕۆشنبیری و لاوان لەوەت لەم کابینێدا زۆرترین چالاکیمان لە کەرکووکە ئەنجام داوە و بەردەوامی ژەبین لە خزمەتکردنی کەرکووک بە چالاکی ڕۆشنبیریەکان و فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک ڕووداوێکی گەورەیە چەندین ساڵە ئێمە پشتیوانیانەکەین ئەم ساڵ بۆ خولی هەشتەمیش وەزارەتی ڕۆشنبیری و لاوان پشتیوانیەکا بە چاودێری جەنابی کاکە حەمە لەبەرەوەی کەرکووک لا ئێمە سنایە لەم باڕ و زرۆفەشە ئەوەی ئێمەی بە جوانی هێشتووەتەوە ئەوەی نیشتیمانی پێکەوە ژیانی پێکاتەکان و ئایدۆلۆژیا جیاوازەکانە کەرکووکە بۆیە ئێمەی کورد ئەبێ خزمەتی کەرکووک بکەین. بۆ خولی هەشتەمی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک 20 نمایش هەڵبژێردراون شانۆکاران و هونەرمەندانی 14 وڵاتی جیهان بەشداری تیادا دەکەن کە خۆی لە نمایشکردنی 13 نمایشی شانۆی گەورە و 7 نمایشی شانۆی مناڵان دەبینێتەوە. طبعا فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامیشێک لە ئامانجە زۆر سەرێکی و گرنگەکانی پێکەوە ژیانە کەرکووک بەوە جوانەکە زمانە جیاوازەکانی هەیە ئێمە هەمیشە لە ناو فستیڤاڵ جەختمان لە پێکەوە ژیان کردووە جەختمان لەو برایەتی و لەو فرە زمانە کردوێتەوە گرنگیشە دەین بە وەکو دروشمەکەمان پێکەوە ژیانە تەنها کورد لێرە نییە تورکمانە عەرەبە ئاشوورە بە تەواوەتی لە ناو فستیڤاڵ نمایشیان هەیە گۆرانیان هەیە تابلۆی گۆرانی وتن و سەمای هەیە بۆیە ئەمە یەکێکە لە ئامانجە گرنگەکانی فستیڤاڵ چکام شارە پێویستی بەوەیە بمانەوێ نەمانەوێ و هەرچیەک بین ئێمە لە کۆتاییە بێ پێکەوە بژین. خولی هەشتەمی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام ساڵانە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە کەرکووک بەڕێوە دەچێت. بڕیارە سەرەتای مانگی 11 ئەم ساڵ هەشتەمین فستیڤاڵی شانۆی شەقام بەڕێوە بچێت کە ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت.